الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار، درود و گیانی پاکی ڕزگارکەری بەشەریەت محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و بۆ سەر یار و یاوەڕان و شوێنکەوتوانی هەتا ڕۆژی دوایی داواکارین پەروەردگار لەسەر ئەم ئاینە پاک و بێگەردە بمانشێنێ و لەسەر ئەم ئاینە پاک و بێگەردە بمان مرێنێ و داواکەین خوای گەورە غەڵ و غەش و خیانەت و دوودڵی لە ناو دڵمانە دەرکە و پێکەوەژیان و ئاسوودەیی دنیا و قیامەتمان بەنسیب بکە. ئەوەی من مەبەستمە لەم بەرنامەیەدا عەرزی بەڕێستانی بکەم ئەوەیە کە داچەنێ ئیسلام مافی ئافرەتی دیاری کردووە و حەقی ئافرەتی داوە و مافی ئافرەتی پاراستووە و ڕێزی لە ئافرەت ناوە. ئێمەی مسلمان باوەڕمان وایە کە خوای پەروەردگار کە ئەفەرمێ یا ئەیها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء. واتە ئەو پەروەردگاری کەوا ژن و پیاوی لە یەک نەفەر دروست کردووە، واتە پیا و ژن لە ڕووی خلقیەت و لە دروستبوونەوە وەکو یەک وایە، هیچ جیاوازیەک لە نێوان پیا و ژنا نییە. و لە ڕووی ئینسانێتیشەوە خوای گەورە فەرمێ یا ئەیها الناس ئینا خەلەقناکم من ذەکەر وئونسا. خوای گەورە پیا و ژنی لە یەک کەس دروست کردووە، واتە ژن و پیا و مەزدەرەکەیان یەک شتە، خواکەیان یەک کەسە، پێغەمبەرەکان یەک کەسە، بەرنامەکەیان یەک کەسە، و حەق و مافەکانیان لە هەندێشتا جایەنە ئەرکەکان کەەوە خوای گەورە چەندێ 5 فەرزی نوێژی لەسەر پیا فەرز کردووە، هەر ئەوەیشی لەسەر ئافرەت فەرز کردووە، حەجی لەسەر پیا فەرز کردووە، هەر ئەوەیشی لەسەر ئافرەت فەرز کردووە، زەکاتی لەسەر پیا فەرز کردووە، هەر ئەوەیشی لەسەر ئافرەت فەرز کردووە. بەڵام لە هەندێک هەشتاکەوە خوای گەورە وەکو بنیە ئافرەتی جا کردوێتەوە لە پیا و خوای گەورە بنیەیەکی ناسک و جوانی بە ئافرەت داوە، ئەو بنیەی نەداوە بە پیا، لەبەرەوەی پیا و ئاهلی کەسەبە و ئیش و جیهاد و تێکۆشانە. بەڵام ئافرەت دایکە، ئافرەت خوشکە، ئافرەت خاوەن ماڵە، ئافرەت پەروەردەکاری مناڵە. لەبەرەوەی خوای گەورە سۆز و عەتف و میهرەبانەیەکی جیاوازی داوەتە ئافرەت کە ئەو عەتف و میهرەبانەی بە پیاو نەداوە. وئیلا ئەگەر ئێمە تەمەشا بکەین لە ڕووی خلقەتەوە خوای گەورە هەر ئەو خوایە ئافرەتی دروست کردووە، هەر ئەو خوایش پیاوی دروست کردووە. ئەو خوای لە ژن و پیاوێک خوای گەورە ئەو هەم کە مرۆڤەی دروست کردووە لەو سەر زەوێدا کە دێت و ئەچێ لە زانا، لە عالم، لە نەزان، لە مسلمان، لە غەیرە مسلمان، هەمووی ئەسڵەکەیان بنیاتەکان یەک شتە کە پیا و ئادەم و حەوایە، کەوا بوو لە ڕووی خلقەتەوە ژن و پیا هیچ جیاوازیەکیان نییە. بەڵام ئەگەر هەندێک کەس ئەڵێ با ژن و پیا وەکو یەک وابێ، ئەمە داوایەکە یان بانگەوازێکی بلا ئەساسە، لەبەرەوە قەت ژن و پیا وەکو یەک نابێ. لەبەرەوە خوای گەورە ئەوی بەجا دروست کردووە، بە شێوەیەک دروست کردووە، ئەمیش بە شێوەیەکی تر دروست کردووە، بەڵام لە ڕووی حەق و مافۆ وەکو یەکوان. بۆیە ئێمەی مسلمان باوەڕمان وایە کە ڕێزگرتنی ئافرەت لە سەروی هەموو شتێکەوەیە. بۆیە چکم خوای گەورە فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە، خوا ڕێزی لە نەوەی ئادەم گرتووە، ئافرەتیش نەوەی ئادەمە. لەبەرەوە واجبە لەسەر پیاوان ڕێزی تایبەتی لە ئافرەت بگرن لە سنوور و حدودی خۆیان. بۆیە بەڕێزەکانم ئەوەی کەوا بانگاشەی بۆ ئەکرێ کەوا ژن و پیا و یان وەکو هاوڕەگەزبازیە کە ئیسە مەشهورە و دیعایی بۆ ئەکرێ لە ناو خەڵکا و هەوڵی بۆ ئەدرێ، ئەمە شتێکە کە هەم لە ڕووی ئینسانیەتەوە، هەم لە ڕووی دینەوە، هەم بە تایبەتی لە ڕووی ئیسلامەوە مەرفوزە و ئێمە پێی ڕازی نابین و شتێکە کە قێزەونە. بۆیە نابێ پێمان وایە باس نەکردنەکەی زۆر باشترە لە باسکردنەکەی. بۆیە داواکەین لە گەنجەکانمان بە تایبەتی لەم ڕۆژگارەدا کەوا عالەم کراوەیە، هەموو کەسێک دەتوانێت تەمەشای فەیسبوک و تەمەشای ئەنتەرنێت و تەمەشای ئەو کەناڵەکان بکاکەوە ئەمڕۆ لە عالەما باوە بۆ ئەوەی کەوا حەقیقەتەکەی بۆ دەرکەوێت و بزانێکەوە خوای گەورە چەندێک ڕێزی لە پیاوناوە زیاتر و زۆرتر ڕێزی لە ئافرەت ناوە. ئێمە لە قورئانەکەمانە 2 سوورەت بە ناوی ئافرەتەوە دابەزیوە، سوورەتێک نییە بە ناوی پیاوە دابەزی بێ. لە فەرمودەکانی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم کە پیاوێ دێ پرسیارەکە ئەڵێ کێ ئەحەقترەکەوە من خزمەتی بکەم، پێغەمبەری خوا فەرمێ دایکت، ئەڵێ دوایەوە فەرمێ دایکت، ئەڵێ دوایەوە، ئەڵێ دایکت، ئەڵێ دوایە و جاری چوارهەم ئەڵێ باوک، کەوا بوو دایک ئافرەت 3 مافی زیادی هەیە بەسەر پیاوە نەک پیاو تەنها 1 مافی هەیە. بۆیە لەبەرەوەی ئافرەت لای ئێمە
زۆر ڕێزدارە، زۆر حمەتدارە، زۆر قەدردارە لەبەرەوەی کەوا خاوەنی ماڵە و ڕئیسی ماڵە و دایکی کوڕە، دایکی مامۆستایە، دایکی ڕئیس وڵاتە، دایکی سوڵتانە، بۆیە داواکەین کەوا ئەو ڕێزەی ئافرەت لەبیر نەکرێ و هەموو کەسێ لە جێی خۆیان ڕێزیان لێ بگرێ. خوای گەورە هەموو لایەکمان موفق بکە و سەرکەوتوو بکە و عاقبەت خێر بکە.